ئێمە دەرفەتیان دەدەینێ. پارلەمانی کوردستان لە دوای کاراکردنەوەی لەلایەن یەکێتی و پارتی و یەکگرت و چەند لایەنێکی تر تا ئێستا لەلایەن بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دانی پێدانەندراوە و ئامادەی هیچ دانیشتێکیش نەبوونە. چاوەڕوانیش دەکرا لە دوای سەرهەڵدانی ڕووداوەکانی ئەم دواییە هەوڵێکی نوێ لەلایەن پارتی و لایەنەکانی تر بۆ دەست بەجێ چارەسەرکردنی کێشەکان دەست پێ بکرێت. بەڵام وێڕای ئەوەی هیچ جوڵەیەکی نوێیان دەست پێ نەکردووە و بگرە ڕێگریشن لە بەردەم کۆمەڵ و گۆڕان تاوەکو دانیشتێکی شەرعی بۆ تاوتوێکردنی تازەترین پێشهات ڕێک بخەن. ئێمە لە دووسێ ڕۆژی ڕابردووە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستان کە یەکێکە لە هاوپەیمانە سادقەکانی ئێمە دانیشتمان کەوە دوێنێ جڤاتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان کۆبنەوەی کرد لە کۆبنەکە حتمما پەیامەکەمان دابە لە ڕێی وتە بێژەکەمانەدا بە کەناڵەکانی ڕاگەاندن و وازەحەت پێویست ناکە قسەی لەسەر بکەم و دەبێت جەخ لەسەر ئەوە بکەینەوە کە ئەوە بگرێت. بەڵام بەداخەوەوە لە پڕێکە باز لەوە کرا کە بە بەرنامە کۆنەکەی کارەوە دانیشتنی پەرلەمان بکرێت. ئەو دانیشتنی پەرلەمان ئێمە بەشداریتیان ناکەین چونکە پێمان وایە ئەو بەرنامەی کارە ئەو جداکارە دانراوە پێش شکستەکان بووە پێش 16 مانگ بووە و هیچ لە دۆخەکە ناکوێت ئەمە درێژە پێدەری ئەو شکستانیە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وەک دوو هێزی کاریگەر لە بەرنامەیاندایە شکۆی جاران بۆ پەرلەمان بگەڕێننەوە بۆ ئەو مەبەستەش هەوڵەکانیان دەست پێ کردووە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت پێیان باشە ئەوانیش بگەڕێنەوە بەڵام حکومەتی ڕزگاری نیشتیمانی ڕەت دەکەنەوە. لبرو حكومة يريم كردستان موجودة، برلماني كردستان موجودة، أم طرح دائما بو حالتك يكري لبا حالتك دك برلمان نما بحكومة داقيل كلا ببارقة كيدا، لا أنا سياسة كان ريك كون لدروا وكو يعني حالتي شورش جيري حكومة درسته كان بو إنقاذي أولاته، بلام استا إما أو شو يعني كاستهات وناوش جيناكو كان يعني ناوش كان دروا إدارة هريمي كردستان، أما أنا الأصل قلم رأي حكومة هريمي كردستان نبونا، يعني حكومات موجودة ويكرزي نجتماني شتى ده لبروا همولا هنا نجتماني كان لحكومة دانا. بيوستا أم حكومة كهرباء وإشي خوي بكاتن بويا أم ترحي حكومتي إنقاذ اجتماعي هيج لواقع كنا قريت لە ئێستادا کەمتر لە 2 هەفتەی ماوە ئەم خولەی پەرلەمان کۆتایی پێبێت لە ئەگەری چارەسەر نەکردنی گرفتەکانیش پێدەچێت کێشە ناوخۆیی و یاساییەکان قوڵتر ببنەوە. شارەزایانی سیاسیش دەڵێن حکومەت و بەرپرسانی حیزبی کە دەسەڵاتیان بەدەستەوەیە وەک فریاد ڕەسی ئەم گەلە دەرنەکەوتونە بۆیە دەبێت پەرلەمان کارەکان تەواو بکات بەڵام بە بەشداری سەرجەم فراکسیۆنەکان و گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بە جۆرێک لەلایەن هیچ هێزێک ڕێگریان لێ نەکرێت بەڵکو هاوکاریان بن. هەوڵەکانی هەریەکە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بۆ ڕێکخستنی دانیشتنی پەرلەمان بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و سەرجەم پەرلەمانتارەکان لە ئارادایە. بەڵام پارتی و چەند لایەنێک لە هەوڵدان لەمپەر لە بەردەم ئەم دانیشتنە دروست بکەن. لە نوێترین هەوڵەکانیشیان ئەوە بوو کە دانیشتنی پەرلەمانیان بە هەمان بەرنامەی کاری کۆن پێشخست. زۆرێک لە پەرلەمانتارانیش پێیان وایە ئەو سیاسەتەی پارتی و چەند لایەنێک لە ئێستادا پەیڕەوی دەکەن هەمان ئەو سیاسەتەیە کە لە پێش ڕووداوەکان بۆ لاوازکردنی شکۆی پەرلەمان پەیڕەویان دەکرد. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.